هەوری مۆزەخانەیەکی جوڵاوە ئەمان جیاوەیە کللتور و کەلەپور و شارستانێتی کوردستان و عێراق زیندوو بکاتەوە بۆ ئەوەی زیاتر گەنجانمان با بڵێن زیاتر شارستانێتی وڵاتێکی خۆمان بناسن و لە هەمان کاتە بتوانین نەتەوە جیاوازەکان هەمویان لە یەک مۆزەخانەیە جێ بکەینەوە و باسی چیرۆکەکانیان بکەین. ئێمە ئەمڕۆ سەردانی ڤیم فاوندیشنمان کرد کە دیسانەوە پرۆژەیەکی گرنگی شارستانی تازیان نمایش کردووە. گروپی هەوری لەگەڵ ڤیم فاوندیشن لە ئیڤێنتی حوتەوانەیە کۆمەڵێ کاری ژنانی وڵاتەکەی ئێمەیان نمایش کردووە کە ئەم کارانە کاری گرنگن، یەکەم گرنگن لەبەر ئەوەی کاری دەستی خۆیانە، بەستنەوەی ئێمەیە بە شارستانیەتی کۆنی نەک تەنیا وڵاتەکەی خۆمانەوە هەموو مرۆڤایەتیەوە کە شارستانیەت تەنیانەتەوەیەک خاوەنی نییە، میراتێکە کە هەموو مرۆڤایەتی خاوەنیەتی ئێمەیان بەستۆتەوە زۆر بەهێزی بە سەردەمەکانەوە لە ناو ئەوانیشا بە تایبەتی بە ژنانی ئەو سەردەمەوە، چ ئەوانی لە دەسەڵاتا بوون، چوانی پرۆژە و بەخشیان هەبووە، چاوێک سوار و کەلوپەلانی کە ئەوان بەکاریان هێناون وەسەر لە نوێ ئەوانیان لە شێوازی نوێیە بەرهەم هێناوەتەوە، دەرفەتی کارکردنیان دروست کردووە، دەرفەتی تێکەشتن و کاری بە گروپ و لە یەکتر تێگەشتن و دیالۆگیان دروست کردووە و دەرفەتی کارکردنیان دروست کردووە، لەگەڵیشا کۆمەڵە کاری دەستی خۆماڵی و دەستچنی خۆماڵیان نمایش کردووە کە تەواوکەری ئەو دیمەن و وێنە و ئێکسواراتانن کە پیشاندراوە. ئەم کارانە بەیەکەوە ئێمە ئەبەنە سەر ڕێژکەیەکی ڕاستەقینەی گەشەکردنی شارستانێتی وەگەڕانەوەی بۆ قوڵایی مێژووی و ڕەسەنایەتی بۆی خۆمان لە ڕابردووە باشتر بناسین تاکو ئەو دابڕانی لە نێوان نەوەکانە هەیە و ئەو دابڕانی لە نێوان ئێستا و ئایندە و ڕابردووە هەیە بەبەیەکەوە گرێبنەوە. شوێنێکە بەڕاستیم ئیڤێنتەی بینیم شوێنێکە بۆ خۆناسینەوە بۆ وەرگرتنەوەی و ناسنامەیی کە ئێمە نەماندیوە بەڵام لە قوڵایی مێژووەوە هاتوێتەوە سەرچاوی گرتووە بە هاوبایەخی ژن لەم ئیڤێنتەیە دەرکەوتووە کە بە دڵنیاییەوە هیچ پندێکی دنیای شارستانیەک دروست نەبووە گەر ژن ئامادەیتیان نەبوو بێ. بێگومان ئەمە بەم ئیڤێنتانە نیشانی ئەین کە ژنە کوردەکانیش هەر لە کۆنەوە تا ئێستا ئەمە ژنی زۆر قارەمانمان هەبووە و لە ڕێگەی ئەم ئیڤێنتانەوە نیشانی خەڵکین، خەڵک بەرچاوڕوونێکی گەورەی بۆ خەڵک. ئێمە ئەتوانین لە ڕێگەی هونەرەوە جارێکی تر شتەکان نیشان بینەوە، ئەو چیرۆکەکان تازەکەینەوە، ئەو ژنانی کە دیار نەماون ئێستا ئەو قارەمانانە تازایانەکەینە بەرچاوی خەڵک بۆی بزانن کە لە کوردیشا قارەمانی ئامان هەبووە. ئەمڕۆ لە ئیڤێنتێکی لەم جۆرەیە کە باز لە ئازایەتی ژنەکات من بەشداری تابلۆکم کردووە کە تابلۆکەم خانزاتی سۆرانە. ئەمڕۆ یەکەمین چالاکی مۆزەخانەی جوڵاوی هەوری بوو، تەبان زۆر دڵخۆشین چونکە ئێمە هیچ پێمان وان نەبوو کە خەڵکێکی زۆر حەزیان لە مێژوو بێت. ئێمە هەمیشە ئەمانویست ئێمە یەکەم کەس بین ئەو شتە زیندوو بکەینەوە، بەڵام وا دیارە خەڵکێکی زۆر حەزیان لێ بزانن بەڵام شوێن نیە یان کاتیان یاخود ئەو شتانەی کە بەردەستیان کەوتونەوەنێ دروست نەبن. ئەمڕۆ کەسانێکی زۆر هاتن جێ دڵخۆشی بوو جگەلەوەی کە خەڵکی ئەم شارە هاتبوون بە مناڵ و گەنج و بەتەمەنیانەوە لە هەمان کاتە لایەنی پەیوەندیدار و لایەنی حکومی و لایەنی میدیایی زۆر ئامادە بوون کە توانیمان بەیەکەوە هەمومان دەستە ناو دەست بتوانین یەکەمین ئیڤێنتی هەوری دروست بکەین.